ڤایرۆسی جگەر یان هەوکردنی جگەر لە جیهاندا ڤایرۆسێکی بەربەڵاو ساڵانە لە سەرتاسەری جیهان 1,400,000 کەس بەهۆی جۆرەکانی ڤایرۆسەکەەوە گیان لەدەست دەدەن. نیشانەکانی نەخۆشیەکە لە کەسی توشبوو زۆر جار بەهۆی تاو زەردووی و هیلاکی و بێهێزی و دڵەڕاوکێ و خەمۆکیەوە دەردەکەوێت. دوای دەرکەوتنی ئەو نیشانانە لەسەر کەسی نەخۆش پێویستە پشکنینی پزیشکی بۆ بکرێت و لە ماوەیەکی کەمدا چارەسەر وەربگرێت. نیشانەکانی شەک نییە زوو دەرکەوێت لەوانەیە دوای چەند ساڵە دەرکەوێت و هۆکاریش زۆرە. هۆکارە ڤایرۆسەکان زۆرن گرنگترینیان و کوشندەترینیان جۆری B و C-ەکەیە کە بە خۆشحاڵیەوە ئێستا چارەسەر هەیە بۆیان. ساڵانە 1 ملیۆن کەس بەهۆی ئەم ڤایرۆسانەوە یان زیانەکانی ئەم ڤایرۆسانەوە کۆچی دوایی یەکەن بەداخەوە. هۆکاری سەرەکی گواستنەوەی ئەم جۆرە نەخۆشیە لە ڕۆکاری خوێنەوە کەرەستەیەک خوێناوی بێت یان لە هۆکاری سێکسەوە نەقلە بێ. خۆپاراستن لێ بۆ ئەو کەسانی کە لەگەڵیانە ئاژین زۆر شتێکی پێویستە بۆی کە دوور بن لە گواستنەوەی ئەم ڤایرۆسە. ئەو کەسانی هەڵگریان ڤایرۆسان شەک نییە نەخۆش بن سەرەتا لەوانەیە دوای چەندەها ساڵ دایان ساڵ دەرکەوێت ئەتوانن ژیانی ئاسایی خۆیان بەڕێ بکەن بەسەرەوەی بێ خۆپاراستنیان پێویست بێ. 28 تەمووزی هەموو ساڵێک وەکو ڕۆژی جیهانی هەوکردنی جگەر دیاری کراوە. لە هەرێمی کوردستان تا ئێستا هیچ ئامارێک لەسەر توشبان لەبەردەستدانە، بەڵام بەپێی بەدواداچوونەکان ڕوو لە هەڵکشانە. بە وتەی پسپۆڕان ڤایرۆسی جگەر هێندێک جۆری خۆی دوای ماوەیەک بەبێ بەکارهێنانی هیچ دەرمانێک چاک دەبێتەوە. هێندێکی تریشان دەبێتە هۆی تێکدانی جگەر و ڕەنگە کەسی توش بوو ڕووبەڕووی شێرپەنجەی جگەر بکاتەوە. قورسترین جۆری هەوکردنی جگەریش لە جۆری A و B-ە. جۆرەکانی ڤایرۆسی جگەر کە 5 جۆرە و ئەم 5 جۆرە لە داخیگەیە دەستنیشانکردنی لە داخیگەدا بە چەند ڕێگەیەک دەکرێت. یەکێک لە ڕێگە گرنگەکان ئەوەیە کە ڕۆتینە لە تاقیگەکانی عێراقا و لە سلێمانی شاکرێ. ئەو ڕێگەیە کە بە جیهازەکانی کۆباس و بەو جیهازاناکرێت کە تایتەرمانایەتێت چه ئیلایزا بێت سیستمەکەی ئیلایزایە یا ئەلکترۆلیمونوسێنسە. ئەمە ئەو ڕێگە عامەیە کە بەکارهێنرێت و بۆ دەستنیشانکردنی و جۆرەکانی کە ئەکرێت هیپەتایتسی جۆری A و B و C. ئەم سێ جۆرە لەو سێ ڤایرۆسن کە پێویستە دەستنیشان بکرێن. جۆری A کە زۆر خەتەری کەمترە و ڕێژەی توشبوونی زیاترە بەڵام خەتەری کەمترە، هەر بەم جیهازانەکرێن. پاشان جۆری B و C کە و دوو جۆرەن کە ترس ناکەن پێویستە زۆر بە زووی لە نەخۆشەکە دەستنیشان بکرێت کە زۆر کاتیز نیشانێ لەسەر نەخۆشەکە نییە. بەهۆی بەربڵاوی ڤایرۆسەکەەوە ئێستا زۆرێک لە هاوڵاتیان پێشوەختە خۆیان دژی توشبوون دەکوتن بۆ ئەوەی لە جۆرە مەترسیدارەکانی ڤایرۆسەکە بە دوور بن. بەپێی ڕێنمایە پزیشکیەکانیش هەموو کەسێک پێویستە خۆی بکوتێت، چونکە کاریگەری نەخۆشیەکە بە جۆرێکە کە نەخۆش دوای چەندین ساڵ هەستی پێ دەکات کە ڕەنگە ئەو کات بۆ چارەسەرکردن درەنگ بوو بێت. ڕامیار عوسمان، کەناڵی ئاسمانی پێام، سلێمانی.